یەکێتی نووسەرانی هەولێریش کۆڕێکی شعری بۆ شاعیری ڕۆژهەڵاتی کوردستان شوعایب میرزایی ڕێک دەخات. یەکمەندیەکانی خۆتەبی وەچی تەنها خودی کەسێکی ترەوە لێەوە تۆ خەریکی گۆرانیان لێەوە خەریکی بە ئامادەبوونی ژمارەیەک لە شاعیران و نووسەران یەکێتی نووسەران لقی هەولێر کۆڕێکی ناساندنی کتێب و خوێندنەوەی شێعری بۆ شاعیری ڕۆژهەڵاتی کوردستان شوعایب میرزایی ڕێکخست. لە کۆڕەکە شاعیر ناساندنی بۆ نوێترین کتێبی شێعری خۆی کرد کە وەک زنجیرەیەک شەعر لە خۆ دەگرێت و بابەتە جۆرە و جۆرەکان لە خۆ دەگرێت. لە لەدوانێکیشدا شاعیر و نووسەری کتێبی با لە سەگ سارترە من لە تەنیایی باسی لەوە کرد ئەمە حوتەمین کتێبی شعریمە و لە شاری سلێمانی بە چاپ دەگەێنرێت. با لە سەگ سارترە من لە تەنیایی تایتڵ و عنوانی کتێبەکەیە شعرێکی درێژە وەکو شاعرە پێشوەکان دیارەمە ئەتوانم بڵێم وەکو ئەزمموی شعری حوتەمین ئەزمموی منە یەک دوودانی هێشتا چاپ نەکراوە وەکو هەموو کاتێ یانیانەیە قەڵەمیان ناوەندی ڕۆشنبیری ڕاهەند لە سلێمانی چاپی کردووە 2 ساڵ بەسەر چاپکردنی تێئەپەڕێ 2 ساڵیش لە نووسینی دیارە ئەگوزارێت. سپاسی یەکێتی نووسەرانی لقی هەولێرەکەم بۆ ئەو دانیشتنە پەنێلێکە دانیشتنێکە و جەژنێکی واژۆکردنی کتێبەکەیە. دیارە ئەمە دووهەمین دانیشتنە لەسەر ئەم کتێبە و هیوادارم پەنێلێکی باش بەڕێوە ببین و بتوانین هەڵسەنگاندنێکی بۆ بکەین.